والله یەکەم کەس لە داچی منداران یەکەم داکمە ئەو زەخێزانمە و ماڵمان و تایبەتن ئەی چۆن هەرخەس و غەز و یعنی وەکو دایک و باوەگووان لە کوڕم کوڕی گەورە قوربانە سڵاو دەبێ یاخۆ بەخێر بێ سپاس دەکەم زۆر بەخێر بێن نزیک بووینەوە لە جەژن یەکەم کەس ئەوەی پیرۆزبایی لێ بکەیت چییە؟ والله یەکەم کەس لە داچی منداران دوایێ لە هەولێر بەکاملی هەولێر شارێکی دڵگر و شارێکی میێوان دۆست و فەقیر دۆست و خزم دۆست و شارێکی خۆشە پیرۆزبایی لەگەری هەولێر بەکاملی دەکەم یەکەم داکمە ئەو زەخێزانمە و ماڵمان و خزم و بۆ دایکت ئەی بەخۆی خۆشەویستە لە دنیا چییە؟ دایک لە باش باگوونیە بابم لە مایە و زەلۆ داکەم جەژنان عادەتەن دەبێ بگەڕێیت و سەرەتا خێزان و دایک و باوکەم ئیتر برایە خۆشەویستەکانم هاوڕێکانم ئیتر دوای ئەوەش ماڵی خزم و دۆست هەیە و کەسی ناسیا هەیە و دواتریژە بێ ڕێ بگرین بۆ ماڵە گەورەکە ماڵی خەزورانە یەکەم جار لە ماڵی خەزوران ناکە لە ماڵی خۆتان ئەخەر ئێمە بە گوێرەوە من خۆم لە تەختەقەم ئەوانیش لە کۆیان خۆم نزیکترم تر لە خزمەکانەوە دەست پێەکەن اینجا ئاڕۆین بەرەوەوێ حسابێکی تایبەتیان هەیە ماڵی خەز تایبەتن ئەی چۆن هەرخەس و غەز و یعنی وەکو دایک و باوەگووان لە کوڕم کوڕی گەورە چون ئەمە من و لە لێر بەتنینە جما لێرە نیە لە سەفرە نێوانەی دی لە ئیرانە نا عزیز ئەمە لە خزمەتدا لەوەیش پیرۆز دەکەم لە جەنابتان لە مەجموعەی سوشیالتان ئینشاءالله جێژنەکە بە خێر و خوشی بیت بۆ هەموو کوردستان بۆ هەموو ئومەتی ئیسلام و بۆ تایبەت هەریمی کوردستان